لەگەڵ زەمانە لە مودەی ئەم 150 ساڵەیە وردە وردە ڕەگەزپەرستی و تیرەپەرستی یان توندڕەوی ئینتیمای عەشائیری و دینیەکە وردە وردە لە ناویانە کەم بۆ نەما ڕۆی بەرەو ئەوەی کە نەتەوەکەش بە بزاوێکی کۆمەڵکاری بڕوا بەرەو دروستبوونی ئومەت دەوڵەت یعنی دەوڵەتێک دروستکە سیستمێکی ئیداری دروست بکە ئەم جارە بۆ هاوڵاتیان ئەم جارە ئەو خەڵکە هەڵگری ئەو بیر و باوەڕە نەتەوایەتیە یا ئەو تاکتاکانەی ئینتیمایان بۆ ئەو بزاوە کۆمەڵایەتیە مێژوویە هەبوو کە بە هەستێکی پەیوەستی نەتەوایەتی بە یەکترەوە ڕەبتن هەستیان پێکرا ئەم جارە هەمویان هاوڵاتی یەک دەوڵەتن بوون بە مواتن ئەمانە پێویستیان بەوە بوو ئازادی بیریان هەبێ ئازادی دەربڕینیان هەبێ ئازادی کۆبوونەوەیان هەبێ ئازادی هەڵبژاردنیان هەبێ ئازادی فەراهەمهێنان و دەستەبەرکردنی حکوومەتێکیان هەبێ بەمەش قیادەیەکی سیاسی هاتە پێشەوە دەوڵەت زیاتر دروست بوو بەم شێوەیە 13 وڵات دروست بوو لە مەدای 300 ساڵە لە ئەوروپا لە دوای تێکشکانی ئیمبراتۆریەتی کاثۆلیک کەوابوو لەوێ گەشەیەک بوو لە یەکەم جارە هەستێکی نەتەوایەتی لە ئینسانەکانە ڕوا هەستەکە بوو بە کارێکی کۆمەڵکاری دواتر بوو بە هاووڵاتێتی لە سیستمێکی دەوڵەتی دوایی بوو بە کاری حیزبی و وەرگرتنی مافی ئازادی بیر ئازادی دەربڕین ئازادی کۆمەڵکاری بەشداربوون لە ئینتیخابات چوونە سەر حکم دواییش تەداول السوڵتا یعنی ڕێگادان بە ئەم دەست و دەستکردنی دەسەڵات دوایی ئێستا کە ئەیبینین گەیشتۆتە ڕادەی هەبوونی ماف دەسەڵاتی ئازادی دادگاکان داوەری و هەروەها ئازادی دەستگاکانی ڕاگەیاندن پاشان شەفافیەتی دەوڵەت هەر کەس کە ئەچێتە سەر حکم حکومت پێک دێنێ بەڵام پێویستە بە ڕوون و سافی چی هەیە بیخاتەوە بەرچاوی میلەت بۆی بتوانن لە ئینتیخاباتە جارێککە هەڵی بژێرنەوە یان محاسبەیکەن بدرێتە دادگا یان هەڵی نەبژێرنەوە بەمەش قیادە سیاسیەکە ئەم جارە دەوڵەت دروست بوو لە ناو دەوڵەتە حکومت دروست بوو وەکو دەستگای ڕاپەڕاندن پەرلەمان دروست بوو وەکو دەستگای تەشریعی دادگای سربەخۆ دروست بوو وەکو داوەری دەسەڵاتی چوارەم دروست بوو وەکو ڕاگەیاندن بەم شێوەیە هاتە پێش ئەمە دیموکراتیەتێکی خواست کە خەڵکی بگاتە ئەوەی هەر یەکێک لەوانە یەکسان بن حاکم و مەحکوم یان ئەو کەسانەی هاوڵاتین مافی خۆیان چۆن لەو دیموکراسیەتەیە دەست دەخەن بەم شێوەیە ئەبینین تاک لە دەوڵەتە هەمویان چوونیەک بوون یەکسان بوون لەگەڵ یەکترە لە ناوەوە ئێستا ئەیبینین ئەوەی لە لۆکسمبۆرگێکی بچووکەژی کە وڵاتێکی بچووکی تەنیشتی بەلچیکایە لە وەسەتی ئەوروپا ئەبینین هەر یەکێک لەوەی لەوێ ئەژی هەست پێکات چوونیەکە لەگەڵ ئەوانی تر ئەوەی دەسەڵاتیشی هەیە بە پێی قانون دەسەڵاتی دیاری کراوە ناتوانێت پارە سەرفکا بە کەیفی خۆی با مدیری خەزێنەش بێ با مدیری بانقێکیش بێ یان وەزیری مالیە بێ یان سەرۆکی وڵاتەکە بێ یان مەلیک بێ یان ڕئیس حکومەت هەر یەکێک لەمانەکە دیاری کرا ئەمە خاڵێکی زۆر جەوهەری و گەورە بوون کەوابوو ئەو حاڵەتە کە لە ئەوروپا دروست بوو بریتی بوو لە گەشەی بزاوێکی کۆمەڵایەتی کە تاکەکانی لەژێر دیکتاتۆریەتی کەنیسە و پاشاکانە دەرهێنا بردننی بەرەو ئازادیەک لە مەدای 150 ساڵە توانیت دەوڵەتیان بۆ دروستکە ئەم دەوڵەتە هەر یەکێک لە هاوڵاتیەکان وەکو یەک مافیان هەبوو هیچ کەسێ نەبوو بڵێ پێشمەرگەی ئەیلولە پێشمەرگەی کۆنترە پێشمەرگەی گوڵانە پێشمەرگەی شۆڕشی نوێمانە هیچ کەسێک فەرقی نەبوو لەوەی کە بەرپرسێکی ئێستایە یا بەرپرسی ڕابردووترە کوڕە شەهیدە یا کوڕە شەهید نییە هەمویان بوون بە هاوڵاتی لە ژێر سایەی
حکمەتی ئەو کەسانەیە کە دەوڵەتەکەیان دروست بۆیە ئێستا کە تەماشای هەر دەوڵەتێکی ئەو وڵاتانە ئەەکەی کە بزوتنەوەی نەتەوایەتی تیاندا بوو بە بزوتنەوەیەکی کۆمەڵکاری بۆ دروستکردنی دەوڵەتێک و دەوڵەتەکە لەسەر ئەساسی ئەوەی کە هەمویان هاوڵاتین مافیان هەیە لە ڕۆژ ئاوا بێ بە دەرەجەی ڕئیسی کە هەمویان ئەگرێتەوە یان لە وڵاتانێکی تری جودا و لێک دوور وەکو ژاپۆن یان ئوسترالیا یان ئیسرائیل هەمویان وەکو یەک یان وڵاتێکی وەکو جنوبی ئەفریقیا دوایەوەی ماندێلا 25 ساڵی لە زیندانە چێشت توانی زاڵ بێ بەسەر دیوارە نەفسیەکانی ڕەشپێستەکانە کە بەرامبەر سپی پێستەکانی دژمن هەیان بوو کە سپی پێستەکان لە ئەوروپاوە هاتبوون وڵاتی ئەمانیان داگیر کرد زاڵبوونی ماندێلا بەسەر ذاتی خۆیە بەسەر سەبرێکی زۆرە وای لێ کرد لەو حاڵەتەی کە ئێرهابی بوو بە تیرۆریستە درایە قەڵەم مەجبور ببێت تاتشەر استقبالی بکاتەوە لە لەندەن و هەروەها کلینتۆن بچێتەوە بۆ لای بۆ ئەفریقا و زیندانەکەش ببینە کە ئەوی تیا بوو دەوڵەتەکەش وا لێ بکە هەست بە هاوڵاتێتی بکەنەوە ئەمجارە ئەوەی سپی پێستە و بانقێکی دروست کردووە لە زمانی دزی و فزیەکە بێتە ژێر قانون ئەمجارە هەروەها ڕەشپێستەکەش کە مەحروم بووە جەلادەکان لە پشتیان داوە مافی خۆی وەرگێتەوە یا زاڵە بێتەوە بەسەر نەفسی خۆیان و عەفویانەکە یان مافی قانونی خۆی هەیە و کە وەریەگرێت ئەمە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی نەتەوایەتی بوو کە لە ڕۆژ ئاوایە دروست بوو و ئەو دەوڵەتانەی ئێستای لەسەر دروست